لهولێرێ یازدەمین ماراسۆنا ناودەولەتی برێوا دچە نوچێگیهانê me Mihemed Karêzî çalakiyê vediguhezîne. Mihemed dema te xweş be. Em bêjin ev marasona got dest pê kiriye bi çawayî birêva diçe çend kes tevlî bûne. سڵاوتان لێبێت و بەیانیتان باش بێگومان چالاکیەکانی یازەمین ماراسۆنی نێودەوڵەتی هەولێر دەستی پێکرد. ئەم چالاکیە وەرزشیە لە سێ پێشبڕکەی جیاواز پێک دێت بێگومان ڕاکردنی یاخود ماراسۆنی گەورەی هەولێر کە ماوەکەی زیاتر لە 42 کیلۆمەترە کاژێر حوتی بەیانی واتە بەر لە چەند خولەکێک دەستی پێکرد و ئەوەی کە جێگای سەرنج بوو کۆنسوڵی وڵاتی هۆڵەندا لە نێو ڕاکەرانە ئێستا کۆنسوڵ گەیشتۆتە شەقامی 6 مەتری. دەمەوێت باسی ئەو بکەم ڕێکخراوی ئەربیل ماراسۆن سەرپەرشتی ئەم چالێکە گەورە نێودەوڵەتیە دەکات بێگومان بۆ وەرگرتنی زانیاری و ئامار و داتاکان بێگومان لە هەمان کاتە وردەکاری هونەری ماراسۆنی هەولێر دەچمە لای بەڕێز عەبدولستار عیسمات سەرۆکی ڕێکخراوی ئەربیل ماراسۆن کە بە سوپاس لەگەڵملا کاکستار بەیانیەکی پڕوزە بەیانیەکی وەرزشی لە پایتەختی کوردستان دەبینن زۆر سوپاس کە لەگەڵم ئامادەی ڕێز و سوپاسمەیە. ئامادەکاریەکان چۆنە کەمێک باسی ڕێژەی بەشداربووان و بارودۆخی ماراسۆنی نێودەوڵەتی هەولێر لە یازدەمین وەشانی بۆم بکە. بەیانیتان باش کاک محەممەد بەیانی هەموو بینەرانی ڕوودا و باش زۆر سوپاسی بەڕێستان دەکەین کە تاکە کەناڵی کوردستانی و عێراقین ئەمڕۆ هاتوونە بۆ ئەو بۆ نەگرینگە ڕووماڵ بکەن دەستان خۆشببی ئەوەش کە لە پۆرۆشی و لە گەورەی ئێوەیە دەستان خۆش بیتن. خۆشببختانە ئامادەکاریەکان بە شێوێکی زۆر باش بەڕێوە چوو و هەروەکو بینیتان سعات هەفتی ڕێک مەراسۆنی تەواو کە بریتی بوو لە 42 کیلۆمەتر ئەنجام درا و بەڕێوە چوو خۆشببختانە نزیکەی 300 بەشدار بوو تێدا بەشدارمون وەکو بەڕێزیشت ئاماژەت پێکردیاندا قۆنسوڵی هۆڵەندی و چەندین کەسایەتی تر. ئەم ژمارە ئەگەر باسی مەراسۆنی تەواو بکەین ژمارەیەکی گەلێک زۆرە بۆ عێراق و بۆ کوردستان هەروەکو خۆشتان دەزانت فول مەراسۆن 42 کیلۆمەتر تەنها لە ساڵی 2011 تا ئەمڕۆ تەنها لە هەولێری پایتەخت ئەنجام دەدرێتن. چەند ناوبژیوان با بڵێن چاودێری شەقامەکان دەکەن لە هەمان کاتیشدا بەپێی ئەو زانیاریانی دەست ئێمە گەیشتووە ناونووسین بەپێی ئامارەکانی بەڕێستان وەکو ڕێکخراوی ئەربیل ماراسۆن زیاتر لە 4070 کەسە ئەمە ڕاستە؟ بەڵێ ئێمە ناونووسین هەر لە سەرەتای ساڵەوە کراوە بۆ ئەو سێ مانگی یەکی ئەم ساڵ بەڵێ بۆ هەر سێ مەودا کە 42 کیلۆمەتر 12 کیلۆمەتر 2 کیلۆمەتر خۆشببختانە داتایەکە هەمووی 4070 کەس ناوی خۆیان تۆمار کردبوو. ئەم لە چەند وڵات لە 44 وڵاتی جیاواز لە هەر 5 کیشوەری جیهان ئەمڕۆ لە ڕێگای وەرزش لە هەولێر کۆمان کردوونەوە وەکو باسکل لە 44 وڵاتی جیاواز. دەستخۆش کاکەبوسار زۆر سپاس بۆ بەشداریت بێگومان هەندێک لە بەشداربووان وەردەگرم دواتر وردەکاری هونەری ماراسۆن و ئەو شەقامانەی کە ئەمڕۆ لە هەولێر داخراون بۆتان باز دەکەم بێگومان بەشداربووان لێرەن لە وڵاتی چین. Excuse me, come to here. Good morning. بەیانی باش سلااو من باشم زۆر سپاس پێم وایە تۆ خەڵکی چینی وایە بەڵێ بێگومان ئێمە دەتانبینین و پێم وایە ئێستا زۆر دڵخۆشیت دەبینم کەوە هەوزەیەکی زۆر باشتێ بەڵێ چکە زۆر ئامادە بووم بۆ ماراسۆنەکەی ئەوڕۆ زۆر دڵخۆشم کە لێرم وەکو سپۆنسەرکردنی ئەم ماراسۆنە لەلایەن شاومیەوە زۆر دڵخۆشم کە لێرم و کارێکی زۆر باشمان کردووە هیوادارم ئەنجامێکی زۆر باشمانە بێ. پێت وایە یەکەم بیت پێت وایە لەم ماراسۆنەدا یەکەم بیت و ئەم ماراسۆن زۆر بێزە بەڵێ ماراسۆن زۆر بێزە و پڕپێش بڕکەیە و هیوادارم کەوا ئەمە یەکەم ماراسۆنە کە بەشداری بکەم و هەروەها هەوڵ دەدەم هەموو هەوڵێکی خۆم دەم بۆ یەکەم بووم و هیوادارم کەوا هەوڵ دەدەم کە ساڵی داهاتوو لێرە بمێنمەوە. زۆر سپاس دەست خۆش بێ. بزحمة وريرة زور سباس خانمك لا بغداد وهاتوا صباح الخير شلونك؟ بيعني باش شلوني تندرستي باش زور سباس اما زور باش زور سباس حضرتك من بغداد؟ لبغداد وهاتوي بالله اما وكو شركة شاومي بو سبونسر كردني ام ماراسون ليرين وزور دلخوشن كاليرو و هەوڵ دەدەین کەوا برابین و خزمەتێکی ئەم کۆمەڵگەیە بکەین
و هەوڵ دەدەین بۆ ساڵان داچوو بەشداری بکەین. زۆر سپاس. باسی لایەنە هونەرێکەشی بکەم. من ئێستا ئەو خاڵی کە وەستاوم خاڵی دەستپێکە لە پشت منەوە بێگومان دانراوە ستارت واتە خاڵی دەستپێکە. ئێرە شەقامی 40 مەتریە نزیک هۆتێل دیڤان لە شەقامی 40 مەتری بێگومان دەستی ڕاستم پارکی سامی عەبدوڕەحمانە دەستی سەپشم هۆتێل دیڤانە. ئێرە خاڵی دەستپێکە هەرسێ ڕاکردنەکە لێرە دەست پێ دەکات. کاژێر حوتی بەیانی ڕاکردنی 42 کیلۆمەتر دەستی پێکردەوە بەپێی ئەو ئامارەی کە کەمێک پێش ئێستا دەست ڕوودا و گەیشت 300 کەس بەشداریان کردووە. بەڵام ئەوەی کە خەڵکێکی یەکجار زۆر بەشداری تێدا دەکات ڕاکردنی 2 کیلۆمەتری لەگەڵ 12 کیلۆمەتریە. ڕاکردنی 2 کیلۆمەتر لێرە دەست پێ دەکات لە خاڵی دەرگای پارکی سامی عەبدوڕەحمان لە شەقامی 16 بەرامبەر پەرلەمانی کوردستان لەوێ کۆتایی دێت. ڕاکردنی 12 کیلۆمەتریش بێگومان یەکجار دەخولێنەوە بە چواردەوری پارکی سامی عەبدوڕەحمان و بەشداربووان چاوەڕوان دەکرێت لە 3000 کەس زیاتر تێپەڕێت. خاڵێکی تر دەمەوێت باسی بکەم بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر ئەمڕۆ لە کاژێر 6 بەیانیەوە تا 1 نیوەڕۆ دیوی ناوەوەی شەقامی 60 مەتری بە تەواوەتی ڕادەگرێت. هیچ هاتوچۆی ئۆتۆمبیلی تێدا نامێت و دەیانەوێت لە ڕێگای ڕووداوە تەواوی بینەران و خەڵکی شاری هەولێر ئاگادار بکەنەوە کە دیوی ناوەوەی شەقامی 60 مەتری هاتوچۆی ئۆتۆمبیلی تێدا نامێنێت. ئەمەش لەبەرەوەی بۆ سەلامەتی ینی هاوڵاتیان و تیمەکانی بێگومان ئەمبۆڵانس و ئاسایش و پۆلیسی فریاکەوت و هەمووان لە ئامادە باشیدان بۆ ئەوەی لە 11مین وەشانی ماراسۆنی هەولێر بەشداربووان بە سەلامەتی و کاتێکی خۆش بەسەر بەر من دەگەڕێمەوە لە ئێوە. بەڵێ gelek spas hevkarê me Mihemed Karîzî li cê çalakiyê ya marasonan navdewletî li Hewlêrê birêva çû destxweş.